بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. میوانی ئەم شەومان بە سوپاسەوە لە هەولێرەوە جەنابی لیوا عەبدولخالق تەلعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و سەرۆکی ئەو شاندەی کە ئەمڕۆ لە بەنوێنرایەتی هەرێمی کوردستان ڕۆشتبوونە کەرکووک سەبارەت بە ڕێکەوتن بۆ کردنەوەی ڕێگەی نێوان هەولێر کەرکووک یاخود ڕێگەی پردێکەوە زیاتر ناوبانگی هەیە. من ئەم شەو لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆەکەم کۆبوونەوەکەی ئەمڕۆ چ ئەنجامێکی هەبوو لەسەر چی ڕێککەوتن لەسەر چی ڕێک نەکەوتن بۆچی هەفتەی داهات و جارێکی تردا ئەنیشنەوە ئەو پرسانەی کە پارێزگاری سەپێنراوی کەرکووک تیایدا ویستوێتی ڕێگری بکات چی بووە و ئەوەی شاندی هەرێمی کوردستان لە نیەتی ئەوان خوێندوویەتیەوە چی بووە و گرنگی ئەم ڕێگەیە چییە بە نسبەت هەرێمی کوردستانەوە وایە ئەمەوێت بزانم و بینەران ینی ئەو وەڵامەیان دەست بکەوێتەوە بەم زوانە ئەو ڕێگەیە ئەکرێتەوە ئەو پردەی کە ڕوخێندراوە و بڕیارە چاک بکرێتەوە کێ چاکی ئەکاتەوە کەی دەست بە چاککردنەوەی دەکرێت و بێگومان قسە لەسەر کۆمەڵێک پرسی دیکاکەین سەبارەت بەوەی کە ئایا پێشنیازی شاندی هەرێمی کوردستان بۆ ئەوان چی بوو و تا چەند پێشنیازەکان بە نظری ئاعتیبار وەرگیراون بێگومان لە کۆتایی بەرنامەکەش ئەم هەلە ئەقۆزمەوە لەبەرەوەی جەنابیان بەڕێوەبەری پۆلیسی هەولێرن بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێک سەبارەت بە هێرشە تێرۆریستیەکەی دوێنی سەر بینای پارێزگای هەولێر و وەڵامدانەوەی ئەو پرسیارانەش جەنابی لیوای مافپەروەر عەبدولخالق تەلعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر سڵاوتان لێبێ ماندوونە بن سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە جەنابتان سەرۆکایەتی ئەو شاندەی حکوومەتی هەرێمی کوردستانتان کرد بۆ کەرکووک ئێوە ئەمڕۆ چوونە ئەوێ کێتان بینی و باستان لە چی کرد؟ بەڵێ زۆر سپاس لەسەر بڕیاری بەڕێز وەزیری ناوخۆ و هەر جەنابی ڕاستپەردەی کاک نەوزاد وەکو پارێزگای هەولێر ئێمە ئەو شاندە ئەمڕۆ بەڕێکەتیم بۆ پردێ سەرەتاوە بڕیار بوو کۆبوونەوەکە لە پردێ بکرێ بەڵام دوای ئەوەی کە سەردانی پردێمان کرد و سەردانی شوێنی ڕوودا ئەو شوێنە بکەین کە وەکو ئەو جسری کە نێوان هەولێر و کەرکووک کە کاتی خۆی لە ئەنجامی شەڕەکانی دوای 16 ئۆکتۆبەر تێک چوو بوون لەبەرەوەی لە شاندەکە نوێنەری حکوومەتی هەرێم بەڕێز دکتۆر فەرهاد و بەڕێز لیوا سالار لە بەرپرسی پێشمەرەکانی میحوەری پردێ و لەگەڵ بەڕێز کاکوونەر بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی هەولێر لەگەڵمان بوو شاندەکە کە چوین سەرەتا باز لەوە کرا کە بە دوو قۆناغ بتوانین کۆبوونەوەکان بەڕێکەین کۆبوونەوەی یەکەم لەسەر ئەوە بوو چۆن بتواندرێ ئەو جسرا کە تێک چووە لە ئەنجامی شەڕەکان چا بکرێتەوە و هەوڵ بدرێ بە زووترین کات ئەو جسرە چۆن بتوانین بە ماوەیەکی کورت چا بکرێت لەبەرەوەی ژێرخانی جسرەکە لە ژێرەوە لەبەرەوەی دوو سایدە لە سایدەشان بە تەواوی تێک چووە سایدێکیشیان دەتواندرێ لە ماوەیەکی کەم بە هەوڵی هەمولایەک بتواندرێ چاک بکرێتەوە. 2000 کۆبوونەوەکە دوایی ئەوەی کە چوینە شوێنی جسرەکە و چۆنێتی هەوڵدان بۆ چاکردنەوەی کۆبوونەوەکە لە کەرکووک بەسترا کە شان دیوانیش شاندی سەربارزی ناوچەکە و لیوا شاکر بەرپرسی پۆلیسی ئیتیحادی لە کەرکووک و دوو نوێنەرایەتی لە حکوومەتی ئیتیحادی ئامادە بوون لەگەڵ بەشێک لە موهندسیەکانی فەنی لە بەغدا هاتبوون بۆەوەی بە هەمانجی لەگەڵ بەڕێز کاک موهندس هونەر بەڕێوەبەری گشتی هەمانجی بکرێ بۆی بتواندرێ بە زووترین کات ئەو جسرە چا بکرێتەوە لەبەرەوەی تا ئەو جسرە چاک نەکرێتەوە ناتواندرێ بڵێن ڕێگاکە بە ئاسانی وە کراوەتەوە هاتوچۆی لەسەر بە ئاسانی ناکرێت. ئەوەی گرنگ بوو بەڵێ فەرموو ئەوەی گرنگ بوو قۆناغی یەکەم بڕیاردرا لەگەڵ کۆبوونەوەکان کە بۆ ماوەی 15 تا 20 ڕۆژ هەوڵ بدرێ بە شێوەیەکی فەنی دانانی چەند جسرێکی کاتی لەو شوێنی کە ڕووخاوە دابدرێ بەس لای سایدێک بۆی ئەو سایدا بتواندرێ هاتوچۆی لەسەر بکرێ 2000 بچن بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی لایەکەی تریش
چا بکرێتەوە کە ئەو ماوەیەکی زۆری دەخێنێ بەڵام بۆ ئاسانکردنی کارەکان هەوڵ بدرێت لە ماوەی 15 تا 20 ڕۆژ ئەو جسرە لەلایەن حکوومەتی هەرێمەوە باوکاری لەگەڵ ئەوان چا بکرێتەوە و بتواندرێ هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسایی بەسەر ئەو جسرەدا بپەڕنەوە و لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی هاتوچۆکردنەوە ئاسان بێ و بتواندرێ کاری لەسەر بکرێتن لەبەرەوەی ئەوەی گرنگ بوو لە کۆبنەوە کە باس لەوەمان کرد کە زەرمەندی سەرەکی زەرمەندی ئەو ڕێگە بەستنە تەمان هاوڵاتیانە لە هەردوو لاوە هەم لەلایەنی هاوڵاتیانی حکوومەتی هەرێمەوە هەم لەلایەن هاوڵاتیانی حکوومەتی عێراقی. جەنابی لیوا عەبدولخالق یعنی گرنگی ئەم ڕێگەیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە چییە و چین ئەو زیانانەی کە لە ئەنجامی داخرانی کەوتۆتەوە تا ئێستا؟ بەتەکید ینی هەردوو لا بەتایبەتی گرنگێکی ئێزگار زۆری هەیە بۆ کردنەوەی ئەو ڕێگایە لەبەرەوەی ڕێگای کەرکووک تەختەق و هەولێر ڕێگایکی ئێزگار سەختە چەندین ڕووداوی سەختی تێدا ئەنجام درراوە هاوڵاتیان تێدا گیانیان لە دەستداوە بارهەرگەرەکان بتوانن ناتوان باسانی ئەوانەی کە پێویستبی لەبەرەوەی لە ناو حکوومەتی هەرێم لە هاوڵاتیانی ئێرە ئالوگۆری تجاریان هەیە بەتایبەتی ئەو کەلوپەل و بارکەرگرانی کە لە ڕێگای بەندەرەکانی بەسراوە دەگاتە عێراق و لەوێەوە دەگەیەندرێت هەرێمی کوردستان گرنگێکی ئێزگار زۆری هەیە و لە هەمان کاتش هاتشۆکردنی خەڵک لە نێوان کەرکووک و هەولێر و پردێ و ئەو گوند و دێهاتانی کە کەوتونەتە ئەو ناوچانە زایدەن ئەوم خەڵکی کە لە بەغدا ئەرچی هەیە ماڵی لە بەغدایە لەو شوێنانێ هەموو ئەوانە هۆکارێکی سەرچین بۆ ئەوەی ئێمە وەکو حکوومەتی هەرێم هەوڵ بدرێ بە هەر شێوەیەک بێ بتوانین ئەو ڕێگایە باسانی بکرێتەوە بەوانیشمان ڕاگەیان و ئەوانیش تاکیدیان لەسەر وتەکانی ئێمە کردەوە کە گرنگێکی ئێزگار زۆری هەیە بۆ هاوڵاتیان لە ناوەڕاست و خوارووی عێراق هەموو ئەوانەی کاریان بە نەخۆشخانەکان هەیە ئەوانەی کاریان بە فڕۆکەخانەی هەولێر هەیە ئەوانەی گەشتیارەکانی سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەوانەی تجارەت لەو شوێنە بەتایبەتی لە ڕووی کوشتکواڵیەوە لەبەر ئەو ناوچە شوێنێکی کوشتکواڵیە لە ڕووی بازرگانی هەموو پەلەوەرەکان مریشێک لەو بابەتانە هەموو ئەو کارە تیجاریانە دەتوانم بڵێم لە ڕووی سیاسیشەوە دیسان سەرکەوتنیی گەورەی ئەگەر بتوانێت لە ماوەشی ئێزگار کەم بتوانانی ئەو ڕێگای بکرێتەوە خەڵک باسانی بێ ئەوەی ئەزیەت بخواتن ئەوەی گرینگە نازانم چەند وێنەکانتان لەلایە کاتی شاندی ئەمە گەیشتە پردێ سەرەتا وامانزانی مزاهرەیە یا خۆ پیشاندانە خەڵک هاتوتە سەرجادا دوزار کە ئێمە گەیشتینە شوێنەکە هەر هەموو خەڵک بە چەپرە و بە هوتاف لێدان وەگەڕانەوەی هێزی پێشمەرگە معاناتی خۆیانەکەن کە پێشمەرگە لەوەتی پێشمەرگە ئەوانی بەجێهێشتووە بەڵێ فەرموو کاک ئەوان ینی من وام هەست کرد کە چۆن بتوانن لەبەرەوەی ئەو خەڵکی کە لەوێ بوو هەر چار دەورەیان سەربازی عێراقی و حەشتی شعبی لەوێ بوون بەبێ ئەوەی جێبدەناوان بە حەماسێکی ئێزگا زۆرە بە هوتافەکەەوە بەرەو پێشوازی ئێمەیان گرت و بە چوکلێت و بە گوڵ وایان نیشاندا کە ئەوە هێزی پێشمەرگە گەیشتەوە ناو پردێ و ئاواتی ئەویان دەخوازن ئەگەر وێنەکانتان لەلا بێ دەبینن کە خەڵک پێشوازیمان لێ دەکەن و داوا دەکەن کە بە زووترین کات پێشمەرگە و هێزی حکوومەتی هەرێم بگەڕێتەوە پردێ و بگەڕێتەوە کەرکووک هەرچەند لەلای ئەوان شتێکی زۆر سیر بوو بەڵام بۆ ئێمە شتێکی زۆر گەورە بوو کە خەڵک بۆ ڕوحیەتە پێشوازی لە ئێمە بکە تەنها مەبەستەکەش لەکردنەوەی دەسرەکە نەبوو ڕێگایەکە نەبوو بەڵکو خەڵک داوای ئەوەی دەکرد کە ئەوە گەڕانەوە هێزی پێشمەرگە و باز داوایان کرد کە بارزانی گەڕاوە پردێ و کەرکووک ئەوە شتێکی گرنگ بوو بۆ هەموو شاندەکە بۆ ئەوانیش زۆر ئەوەی گرنگ بوو هێزی عێراقی حەشتی شعبی قواتی ئەمنی عێراقی لە چاردەورایان بوو تەسەوڕ نەدەکرا بەو شێوە خەڵک پێشوازیمان لێ بکات تا گەیشتینە ئەو شوێنی کۆبوونەوە هەبوو. جەنابی لیوا عەبدولخالق لە دوایەوە ئێوە لەگەڵ شاندی عێراقی کۆبوونەوە لە گەڕانەوەتان لە پردێ پرس کۆنفرانسێکتان ساس کرد ئاماژەتان بەوەدا کە هێشتا لەگەڵ لایەنی عێراقی لەسەرکردنەوەی ئەو ڕێگەیە نەگەیشتوونەتە ڕێککەوتن ئەکرێ بۆ بینەرانی ڕوونکەیتەوە ئەو خاڵانەی کە ئێوە لەسەری ڕێک نەکەوتون چی بوون؟ ئێمە لەسەر زۆربەی خاڵەکان ڕێکەتین خاڵک ئەوەی گرینگە زیاتر پەیوەندی بەوانی شەوەیە لەبەرەوەی هێزی ینی پۆلیسی گومرگ لەگەر
قواتی حەشتی شعبی لەو ناوچەیە وا پێدەچێت تا ئێستا ئەو ئیتفاق و ئەو هەماهنگیان لەگەڵ یەکتری نییە لەبەر هەر یەکێک دەویست ئەو کۆبوونەوەیە بۆ سەرکەوتن و بۆ مەرامی خۆی جێبەجێ کاتن پۆلیسی گۆمرێک ئەوانەی کە لە بەغدا شاندەکەی گۆمرێک هاتبوون داوای ئەوەیان دەکرد کە بەر لەوەی بگەینە جسرەکە ئەوان بازگە دابدرێ و گۆمرگ لەسەر کاڵەکان دابدرێ هەرچی ئەوانەی هێزی عشتی شعبیە یان هێزی عسکەری کە لەسەر جسرەکەنە دایانویست لە جسرەکە ئاودی بن اینجا بازگە دابدرێ لەسا و خاڵە ڕێگەشاندی عێراقی لە ناوخۆی خۆیان ناکۆک بوو بەڵێ ناکۆک بوون و تا ڕێدەش توندیش لە نێوانیان دروست بوو بەڵام دوجار ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئەو بابەتە جارێکی تر ڕۆژی یەکشەمە لە بەغدا کۆ ببینەوە لەبەرەوەی بڕاردەستی لە بەغدا ئەوان بڕیار دەدەن ئەوانەی کە لەگەڵمان دانیشت بوون دیار بوو نەگەیشتە هیچ نەتیجەک خوایار بێ ئیشاڵڵا ڕۆژی یەکشەمە دەگەینە ڕێککەوتنی کۆتایی و بڕیاری کۆتایی لەسەر هەموو بابەتەکان دەدرێتن ئەوەی گرنگە وە بڕیارمان لەسەر داوە بازگەکانی ئێمە وەکو هەرێمی کوردستان لە شوێنی خۆیان دەبن ئەو بازگەکانی ئەوانیش بەر لە 16 ئۆکتۆبەر یان بەر لەو ڕووداوانە لە شێ بوو دەبێت لە شوێنی خۆیان بێ بەی شێوەیەک نێنە پێشەوە و نزیکی بازگەکانی ئێمە نەبنەوە و ڕۆژی یەکشەمە ئیشاڵڵا خوایار بێ دەگەینە ئەو ڕێککەوتن و کۆتایی پێدێ ئەو ڕێگای باسانی دەکرێتەوە. بەڵێ گەر زانیاری زیاتر بدەی بە ئێمە و بە بینەرانی سەبارەت بەوەی کە ڕاکان جبوری پارێزگاری سەپێنراوی کەرکووک داوای کردووە کە بازگەیەکی دیکەش بۆ هێزە عێراقیەکان لە دووری 100 تا 500 متر لەو بازگەیی پردێ بکرێتەوە و بینەرانی شاگەدارن و ئێوەش زیاتر شارەزان کاتێک لە هەولێرەوە بۆ کەرکووک بەڕێئەکەوی دوو بازگە هەیە یەک لە نزیکی هەولێر و یەک لە نزیکی کەرکووک ئەوان داوایان کردووە کە بازگەیەکی دیکەش ئیزافە بکرێ یان چی؟ ئەوەی شارەزای ئەو شوێن ئەو مووقع بێ ئەوان داوای ئەویان دەکرد کە بازگەک هەیە لەوێ نزیک پێ دەڵێن بازگەی پردێ دوو بس لەو بازگەیە لە نزیکی ئەوێ بازگایشی تری سەربازی دابدرێ ئێمە لەو ڕۆ بە هەموو شێوەیەک ئەوەمان ڕەت کردەوە و بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ هیچ هێزێکی چ سەربازی چ گۆمرجی چ ئەمنی نزیکی بازگەکانی ئێمە بیتەوە بەڵکو بڕیارەکار وایە وا دەبێت لەسەر بڕیارە ئێمە ڕێکەوین کە بازگەی ئێمە لە شوێنی خۆیتی کە شێراوەیە بازگەی ئەوانیش کە پێی دەڵێن شوێن پێی دەڵێن ناوچەی کەلوەڕ ئەبێ لەوێ بێتن و بە هیچ شێوەیەک هیچ بازگەک بۆی نییە پارێزگای کەرکووک ڕاکان داوای ئەوەی دەکرد کە بازگەک دابدرێ لەو نێوانە کە زیاتر کەمتر لە 200 تا 300 متر لە بازگەی ئێمە دوور بوو ئەوە لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی ئەمنیەوە و هەموو لە هەموو ڕۆکانەوە ئەوە ڕەت کرایەوە و ئێمە بەی شێوەیەک ئامادە نابین و ئامادە نین ئەگەر بێت و بازگەک لە بینی جسر و لە بینی بازگەی ئێمە دابدرێ ئەوەی پێویستە و ئەوەی ئاگدارمان کردوینەوە کە پێشکەشمان کردوونە ئەوەیە کە دەبێت بازگەکانیان لە شوێنی خۆیان بی ئێمەش وەکو حکوومەتێنین بازگە لە شوێنی خۆمان و بەو شێوەیە کارەکان جێبەجێ کرد کە بۆچی ئەم داوایە ئەکەن ئەوان مبڕی ئەوان هەبوو ڕێگای پردێ کەرکووک پردێ دووبز لەو شوێنە ڕەبتی کەن بیکەن بە یەک ڕێگا ئەوەش مبڕێک بوو لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی هەیبەتی بازگەکانمانەوە بە هەموو شێوەیەک ڕەت کراوەوە هەرچەند وا پێدەچوو وتەکانی بەڕێز ڕاکان پارێزگار کەرکووک زۆر لەلایەن هێزە سەربازیەکان و ئەو شاندەی کە لە بەغدا هاتبوون زۆر گرنگیان پێنەدا وا بڕیاردرا ئەو بڕیارانە لێرە نادرێ بەڵکو بڕیار لەلایەن سەرۆکی حکوومەتی عێراقی حەیدەر عەبادی دەدرێتن ئەو بڕیار دەدا چۆنی دەبێ و ئەوەی گرنگ بوو بەدەست نەبووە چۆن حەشدی شعبی لە کۆبوونەوەی هەبوو قسەی هەبووە ئەوەی گرنگ بوو شاندەکەی کە لە بەغدا هات بوو مەبەستی بوو کە هەموو وای تێگەاندرا بوو کە دەبێ بە زووترین کات ئەو ڕێگایە بکرێتەوە و نووسراوی فەرمی سەرۆشی عێراق هەیە کە داوا دەکا بە زووترین کات و ئاسانکاری بکرێت بۆکردنەوەی ئەو بازگەیە و بە ئاسانی خەڵک بتوانێت لە کەرکووک بۆ هەولێر هاتوچۆ بکاتن ئیدی خۆیان شاندەکان لە نێوان خۆیان دیار بوو کێشیان هەبوو بۆیە هەموو کێشەکانی هەڵگرت بۆ ڕۆژی یەکشەمە
ئەو شاندە جارشتر دەگەڕێنەوە بەغدا و لە بەغدا ئیشاڵە بڕیاری کۆتایی لەسەر ئەو بابەتە دەدرێت. باشە. ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکە ینی ئاماژە بەوەش کرا کە لە سەدا 75 لەسەر خاڵەکان ڕێککەوتون. من ئەمەوێ بزانم ئێوە وەکو شاندی هەرێمی کوردستان پێشنیازەکانتان بۆ ئەوان چی بوو بۆ شاندی عێراقی و چەند پێشنیازەکانی ئێوە قبول کرا؟ پێشنیارەکانی ئێمە ئەوە بوو هەموو ئەو شوێنانە کە لە نێوان بازگەی ئەوان و بازگەی ئێمە هەیە ئەو ڕێگایان هەموو بکرێتەوە بە هەموو شێوەیەک بە هیچ شێوەیەک هیچ هێزێکی سەربازی لەو ناوچەیە نەمێنێت و بپەڕێتەوە ئەو بەری جسرەکە و ئەو ڕێیانە هەمووی چاک بکرێتەوە و ئازادانە خەڵک بتوانێت هاتوو چۆ بکاتن و خاڵێکیش ئەوە بوو کە بە زووترین کات هەوڵ بدرێت کە جسرەکە چا بکرێتەوە کە لەو بابەتانەوە هەمووی ئیتفاق لەسەکرا ئەوەی ماوە کە ناکۆچێکە لە نێوان خۆیان چارەسەر نەکرا و ئێمە ئەو شاندا بڕیار ئەوە بوو بڕیارەکەشمان کە پێداینا و بە فەرمی ئەوەمان پێگوتن کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ هیچ بازگەیەک کە پێشتر هەبووە بێتە پێش ئەگەر بۆ مەترێکیشبی هەر قەدەغەیە بێتە پێش ئەبێ بازگەی ئەوان لە شوێنی خۆیان بازگەی ئێمە لە شوێنی خۆمان و ڕێگاکە بکرێتەوە و لەو ڕۆوە هاوکار بین بۆی هاوڵاتیان باسانی هاتوو چۆ بکەن لەو شوێنە. بەڵێ پێم خۆشە ئەمەم بۆ ینی زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە جەنابی لیوە عەبدولخالق. ڕوون و ئاشکرایە کە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لەسەر کەرکووک نەگەشتون بە ڕێکەوتنێک بە ینی بە بەڵگەیەوەی کە بۆ نمونە سەرۆکی ئەنجومەن ئەندامانی ئەنجومەنی پارێزگا پارێزگاری کەرکووک پارێزگاری شەرعی کەرکووک تا ئێستا لەوێنین و ناتوانن بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان بارەگای پارتە سیاسیەکان. ئەوەی ئەو بازگەی کە لە سنووری هەولێرە ئاشکرایە کە لەلایەن کوردەوە بەڕێوادرێت و ئیدارە ئەدرێت و ئیش و کارەکانی ڕاییەکە بەڵام ئەو بازگەی ئەکەوێتە سنووری کەرکووکەوە ئەمەیان ڕوون نییە ئایا حکوومەتی عێراقی بە تەنها ئیدارەی ئەدات یان بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان؟ ئەوان لەو بابەتەش داوایان کرد کە ئەو بازگەیە هەوڵ بدرێ بە هاوبەشی لەنایەن هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئەوانەوە ئیدارە بدرێ بەڵام ئێمە وەکو ئەو شاندا ئەو پێشنیارەشمە ینی ڕەفز کردەوە کە ناکرێ بە هیچ شێوەیەک شاندی ئەوان لەگەڵ ئێمە بە تایبەتی ئەو هێزەی کە لەوێ بێ و حەشتی شعبی بێ چۆن دەکرێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە یەک بازگە دەوام بکەن و کارەکان بەڕێوکەن تا ڕادێک ئەوە زەحمەتە و ناکرێ و ئەو پێشنیارەش هەبوو ئەوەش ڕەت کرایەوە ئەوەی گرینگە ڕێککەوتون لەسەرەوەی گرینگە کە بەس ماوە کۆتایی پێبێ بازگەی ئەوان لە شوێنی خۆیان و بازگەی ئێمەش لە شوێنی خۆمان و جسرەکە چا بکرێتەوە و خەڵک بتوانێت بە ئاسانی لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی هاتوو چۆکردنەوە لە ڕووی گەشتیاریەوە ئەو ڕێگانە بکرێتەوە خەڵک بتوانێت بە ئاسانی هەم لە لای حکوومەتی هەرێمەوە ئاسانکاریی تەواو بکرێت بۆ خەڵکە و هەم لە لای حکوومەتی عێراقیشەوە ئەو خەڵکانی کاتچۆ دەکەن بە ئاسانی بتوانن هاتچۆ بکەن و ڕۆژانە کارەکانی خۆیان بزێکە لەبەرەوەی ئەگەر ینی کە ئێمە چوینە بۆ پردێ بۆ کەرکووک کە دەتوانم بڵێم سەتانەوەهات ئەگەر سەیری دەموچاوی ئەو خەڵکە بکەی سەیری ئەو شوێنانە بکەی هەر هەمووی دەموچاوی بەوە دیار بوو کە ناڕازیە لە ڕووی ئابوووریەوە وەزیان هیزگار زۆر خراپە بە تایبەتی پردێ و گوندەکانی چواردەورەی پردێ و حتا ناو کەرکووکیش دەبینی بارەکە ئێزگار زۆر سەختە دیارە لەبەرەوەی ئەو شوێنانە شوێنی تیجارەتن شوێنی هاتچۆکنی بازرگانینان لە ڕووی کوشتکواڵیەوە ناوچەیەکی بەپیتی کوشکواڵە هەر هەموو ئەو کارانە ڕاوەستاون و خەڵک لە ڕووی ئابوووریەوە ئێزگار زۆر زەحمەتە لە ڕووی سیاسیەوە دیارە زەحمەتێکی ئێزگار زۆر دەبینی بۆیە کە شاندەکەیان دیت ئێمە ئەگەر وێنەکانتان لە لایبی خۆزگە لەلاتان بێ و پیشانی بدەن خەڵکێکی ئێزگار زۆر لە پێشوازی مامدابوو و داوای ئەویان دەکرد کە بگەڕێنەوە جارشتر پێشمەرگە بگەڕێتەوە جارشتر کورد بگەڕێتەوە ئەو ناوچانە و لە دەست ئەو بابەتە ئەو شوێنانە ئەو حکومەی کە هەیە دەربازیان بێ بەس هیوادارم ئێمە لەسەر ڕووی ئەوەی کە گرنگ بوو بە ئێمە کردنەوەی بازگەکان بوو کردنەوەی ڕێگای کەرکووک و هەولێر بوو ئیشاڵڵا ئەویش جێبەجێ دەبی و خەڵک دەتوانێت باسانی هاتوچۆ بکات. بەڵێ بینەرانی شەتوانن دواتر لە ڕێگەی دیجیتال مێدیای کوردستان 24ەوە لە سایتی کوردستان 24.net یاخود پیجی کوردستان 24 لە
تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو وێنە و ڤیددیویانە ببینن. جنابی لیوا عەبدولخالق، یعنی ئەو کاتەی نزیکی پێنج قوڵەکێکم لە بەردەست ماوە پێم باشە بچینە سەر تەوەری هێرشە تێرۆریستیەکەی سەر بینای پارێزگای هەولێر. دیارە قسە زۆر ئەکرێت لەسەر ئەوە، بۆیە کۆمەڵێک پرسیار هەیە. من وەبەستمە لە جەنابتانی بکەم. ئێوەش ئەوەندەی ڕێگە پێدراوە و کاریگەری لەسەر ڕێڕەوی لێکۆڵینەوەکان نییە، وەڵاممان بدەنەوە. یەکەم پرسیارەوەیە کە مەبەستمە بزانم زۆر ئەوترێت و زۆر قسەی لەسەر ئەکرێت و تەنانەت هەندێک کەناڵ بەرنامەشی لەسەر ئەکەن، قسەی لەسەرەکەن ئەوترێت ئەوەی ڕوویداوە دوێنێ سێناریۆ بووە. بە بەڵگەیەوەی ئەمانە پەرژین بێت لە ڕووی جەنابتان و بینەران نەعلیان لە پێ بووە، نەیانزانیوە دەمان چە بەکاربێنن، پەشۆکاون چۆن ئەکرێ سێمێرد منداڵ شوێنێکی هەستیاری وە کۆنتترۆل بکات. وەڵامی ئێوە وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەو بارەیەوە فەرموو. بەڵێ زۆر سپاس. لەو بابەتە بەداخەوە ینی هەندێک لە کەناڵەکان و کەسانێک لە پەرلەمانیش وەکو ئەندام پەرلەمان با بەڕوونی باس کەم کاک عەباس ئەندامی پەرلەمان لە سەلستی سەوز لە دوێنێ لە بەرنامەیەک باس لەوە دەکات کە ئەوەی کە ڕوویداوە سیناریۆیە تەنها بۆ مەبەستی نازانم چبی هەڵبژاردن بی نازم ئەو بابەتانە ناکرێت کەسێکی ئەندام پەرلەمان و نوێنەری خەڵک بێ بەو شێوەیە قسە بکاتن و بێ ئەوەی هیچ زانێ وا پێ دەچوو هیچ زانیارێکی نەبێ، ئەین دەبای هەندێک زانیاری کۆکاتەوە ئینجا بێتە بەرنامەکە دانیشی قسە بکاتن. ینی ئەو سێ کەسە هەروەکو پێشتریش بڵاو کرایەوە هاتوونە بۆ ئەوەی خۆیان بکوژن، بۆ ئەوەی بکوژرێن و وا پیشاندن کە ئەوان تەنها ئامانجیانەوە بووە شتێکی ڕاگەیاندن بڕیار بدەن کە ئەوانە چوونەتە ناو بینایی پارێزگا. ئەو سێ کەسە ئەگەر سەیریکەی تەوقیتەکەی کەڵیان بژاردووە کاتژمێر 7:12 دقە، ئەو کاتە هیچ کەسێک لە دەوام نییە 7:12 دقە. دوای ئەوەی بەگولە لە پاسەوانی بەردەرگا دەدەن کە دەستنە ژوورەوە چەند خاڵێکی پاسەوانی هەیە لە ناو پارێزگا. لەوێ لەو شوێنە هەر دوای ئەو کاتژمێرە ئەوانەی پۆلیسەکان پەیوەندیان بەمنەوە کرد، گوتیان سێ کەس هاتوونەتە چەکدارن نازانی چیان دەوێ لە ناو پارێزگاش تەقە دەکەن. گوتم کۆنتترۆل ئەگەر پێتان دەکرێت کۆنتترۆلکەن تا دەتوانین هێزەکانمان هێزە تایبەتەکان بگەنە ئەو شوێنە. دوای ئەوەی کە لەوێ لەگەر پۆلیسەکانی قایمقامیەتیش لەوێ دەبێتە تەقا بە هەر شێوەیەک بی خۆیان دەگەننە ناو قادرمەکانی پێش پارێزگار. دوای ئەوەی کە دەگەنە ژوورەوە هێزەکان لە هەموو لایەک هێزی ئاسایشی هەولێر، هێزەکانی تایبەتی سوات لە ئاسایشی هەولێر، هێزەکانی پۆلیس لە فریاکەوتن لە چاڵە شەمەدێنەکان بە شێوەیەکی ئێزگار زۆر زوو گەیشتە ئەو شوێنە. ینی وامان هەست کرد کە ئەوانە لە پەنجەرەکانەوە لەوانەیە تەقە لە هێزەکان بکەن یان لە هاوڵاتی سڤیلکەن، بەڵام خۆیان بەڵی کات زۆر لە بەرژۆندیمان نییە. بە کورتی و کوردی ئێوە وەڵامتان چییە بۆ ئەوانەی کۆتا وەڵامتان بۆ وانەیە ئەڵەن سیناریۆ؟ ینی باز لەوە سیناریۆ دەکەن. ئەوانە پێشتر لەلایەن ئاسایشی هەولێرەوە لەلایەن دژە تیرۆرەوە ئەلان کرا کەوانە شوێنیان دیارە و کەسوکاریان دیارە و باوچیانەیە برایان دیارە چێە دایشیان چێە، کەواتە بۆچی ناوی لێنێن سیناریۆ و ئەو خەڵکانت بزاندرێ چێنە و خەڵکی ئەو شارە لەو شارە دابنیشن. بۆیە ئەو کارێکە کرا کارێکی تیرۆریستیە، کارێکە بۆ گەیاندنی مەرامێکی سیاسی لەو کات و وەختەی کە ئێستا هەڵیان بژاردووە. بەڵام خۆشبەختانە هەرچەند ئەگەر زۆر جار باز لەوە دەکرێت ماوەکە زۆر تاخیر بوو چەند سەعاتێکی ویست، ئێمە بە هاوڵاتیان دەڵێن تاخیربوونی ئەو کاتانە تەنها بۆ ئەوە بوو کە هێزەکان یان هاوڵاتیان لەو شوێنە یان فەرمانبەران لە ناو پارێزگا زەرمەند نەبن و خەڵکێکی هەزگار زۆر تووشی خوانەخواستە شەهید بوون نەبن. بەداخەوە تەنها خزمەتگوزارێک ئەوەی جێگای داخە تەنها کەسێکی خزمەتگوزار شەهید بوو لەو شوێنە و هەزار ڕەحمەتی لێبێتن. من تاکید دەکەینەوە و ئێمە وەکو دەستگای هێمنیەکانی ناو شاری هەولێر خەڵک دڵنیا دەکەینەوە کە شار ئارامە و ئەوانی کە ڕوویدا ئێمە دیسان جارێشتە دەبین لەسەری دانیشتینەوە و بەرنامەی تری کە بەر لە 2 بۆ 3 هەفتە مامۆستایەکی ئاینی لە هەولێر دەستگیر کراوە. ئایا ئێوە زانیاری تەواوتان لەبەردەستە کە ئەم 3 کەسەش
سەر بەو مامۆستاعینیان کە دانی بەوە داناوە کە بەیعەتی بە داعش داوە؟ من دەڵێم خەڵکێکی چەند خەڵکێک دەستگیر کراوە نەکەر مامۆستای ئاینی کۆمەڵە خەڵک لەو بابەتانە لەسەر ئەو بابەتە دەستگیر کراوە و لێکۆڵینەوەکان ئەو بابەتێکی لێکۆڵین و نهێنیە لێکۆڵینەوەکان بەرداوا من 2000 تاکید هەموو دواییەکەیە کە بۆ بینەرانی بخەنە ڕوو کەکەی بۆ ڕای گشتی لێکۆڵینەوەکان ئەنجامەکەی دەرەخرێت بە تاکید دوای تەوابووین لێکۆڵینەوەکان دەیخێنە بەردیدی خەڵکی شاری هەولێر و ئەو کەسانەی کە تێوەگڵاون و ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لە پشت ئەو ڕووداوە ئەوانیش دەخرێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن و بە پێی یاسا و بە پێی ئەو مادە یاسایانەی کە لە بەردەستە لە مادەی چار ئیرهاب و چەندین مادەکانی تر ئیجراعاتی پێویست بەرامبەر ئەو کەسانە ئەنجام دەدرێتن ئەوەی گرنگە لێر لەو بەرنامەی تاکید دەکەمەوە خەڵک دڵنیا دەکەینەوە ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر وەکو ئەندامی لیژنەی ئەمنی پارێزگای هەولێر خەڵک دڵنیا دەکەینەوە شارمان ئارامە و بە هەموو لایەکمان و هەوڵی توانە بدەین و ئەو ڕووداوەش ئەوە ڕووداوەک نییە بڵێت بۆ ڕوویدا چۆن دەبێت ڕوویدا بەڵکو شارە و لەو ڕۆژەی کە ڕوودا و لە هەولێر ڕوویدا تەقینەوەیەکی گەورە لە ئەنقەرە ڕوویدا کارش تیرۆریستی لە کەنەدا ڕوویدا و لە ئەمریکاش ڕوویدا بۆیە ناکەینە مبەڕر بەڵام مانایەوەش نییە کە هیچ شتێک نابێت لەو شار ڕوودا ئەوەی گرنگە هێزەکانی ئاسایی شەولێر لێکۆڵینەوانی ئاسایی شەولێر سەرەداوەکانیان لەلاو هەموو ئەو بابەتانی کە ڕوویداوە بە ڕوون و ئاشکا لەلایەنە. بەڵێ پرسیاری گرنگی دیکە هەبوون بەڵام کات هەرهێندە لە بەرژەوەندیمان بوو کاتی بەرنامە کۆتاییات جەنابی لیوا عەبدولخالق تەڵعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و سەرۆکی شاندی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی سەبارەت بەکردنەوەی ڕێگەی پردێ زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز سوپاسی تەواوی هاوکاران مەکەم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بوون کاتێکی خۆ.